ئاسکارد هەوەرهۆڵ هەوڵدەدا دۆکو هەر مناڵێکی 7 ساڵانەی تر بژێر لە کاتێکدا لەگەڵ شیرپەنجەی خوێندا تێدەکۆشێت کە هەرە بەربەڵاوترین شیرپەنجەی مناڵانە. ئەو بەشێکە لە ئازمایشێکی کلینیکی بۆ دەستنیشانکردنی ئاستەکانی کێمۆتەراپی. لە ڕاستیدا تۆ دەتوانی هۆی مەترسی بە ورتر لێک بدەیتەوە و شی بکەیتەوە دەستنیشانی ئەو نەخۆشانە بکەیت کە کەمتر لە مەترسیدان و پاشان لە بەرچاوگرتنی چۆنێتی تیمارکردنیان. لێکۆڵێنەوەکە پێکەوە لەلایەن نرخراوەکانی هاریکاری شیرپەنجەی مناڵان و مناڵانێک کە شیرپەنجەیان هەیە لە بریتانیا ئەنجام درراوە. ئەوەی ئێمە هەوڵی بۆ ئەدەین پێکهێنانی تیماریەکی تەندروسترە، تیماریەکی نەرمتر بۆ ئەم منداڵانە. داکی ئۆسکار دەڵێت هەندێک جار تیماریکردنی مناڵەکەی ئەوەندە چڕ و تند بووە پرچی دەورە و ڕێی پێ نەکرا. جاوا بیرکەیتەوە بەرەو پێش دەچین خانەوادەکانی تر لەوانەیە بەو ئاستانگە گەورانەدا تێنەپەڕن کە مناڵەکانیان بەهۆی کاریگەری لابەلاکانیانەوە باش نەبن. جا لە ڕاستیدا سەر سوڕهێنەرە زۆر باشە. ئامانجەوەیە دۆڕستکردنی تیمارێکی هێوەرتر و کاریگەرتر بۆ مناڵان.